دکتۆردا باس لە نامەیەکی دکتۆرا دەکەین کە لەم نامەی دکتۆرەدا باس لە گرنگیدانی میدیاکان بە دانیشتنی پەرلەمانی کوردستان و هەڵکات کاریگەری لەسەر ڕای گشتی کراوە. ورتر لەسەر ئەم نامەی دکتۆرای قسە دەکەین کە بەڕێز دکتۆر تارق جەوهەر بەڕێزیان چاودێری سیاسی و هەڵگری بڕوانامەی دکتۆران لەم نامەی دکتۆرەدا باسی لەم بابەتە کردووە. کاک تارق سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ هەولێرەوە لەگەڵمانن. دەپرسم ئەم نامەی دکتۆرایە یاخود ئەنجامی ئەم نامەی دکتۆرایە هۆکار بۆ ئەوەی کە توێژینەوەی بکەیت تایبەت بە ڕۆڵی ڕاگەیاندن لە دانیشتەکانی پەرلەمان و هاوکاتیش کاریگەری لەسەر ڕایگشتی بۆچی بابەتێکی وات هەڵبژاردووە کە لە نامەی دکتۆرەکەدا باسی لەوە بکەیت؟ بەڵێ زۆر سپاس، بەیانیت باش، بەیانی ئێوە و بینەرانی خۆشەویستی کورساتیش باش بێ و هیوادارین ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ گرنگی و بایەخدانتان بە تێزی دکتۆراکە کە تایبەتە بە ڕووماڵی کەناڵە ئاسمانیە هەواڵیەکانی هەرێمی کوردستان بۆ دانیشتەکانی پەرلەمانی کوردستان و دروستکردنی ڕۆڵی لە دروستکردنی ڕایگشتیدا کە لەم توێژینەوەیدا سێ کەناڵ هەڵبژێدراون وەکو سامپڵی توێژینەوەکە ڕوودا و کورسات نیوز لەگەڵ NRT. بەڕاستیدا گرنگی بابەتەکە لەوەدایە کە ئێمە دەزانین لە دروستکردنی ڕایگشتیدا زۆر جار میدیاکان ڕۆڵ دەبینن لە گرنگیدان و بایەخدانی کەناڵەکانەوە کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی ڕایگشتی و ئاراستەکردنی جەماوەر بەو ئاراستەیە کە خۆیان دەیانەوێ. بۆیە ئەمە سێ کەناڵمان هەڵبژارد. ئەو سێ کەناڵە هەڵگیری سێ تێڕوانینی جیاوازن یاخود ڕۆڵیان لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە. یەکێکیان لە هەولێرە کە ڕووداوە، دوانیشان لە سلێمانیەوە کە NRT و کورسات نیوزن. لە ڕاستیدا پرۆسەی سیاسی و دروستکردنی ڕایگشتی یەکێکە لە چەمکەکانی کە لە دیموکراسیەتدا لە سیستەمی دیموکراسیدا کاری لەسەر دەکرێتەوە ڕۆلی زیاتر دەردەکەوێت. ئێمە بە حکمی تەجروبەی خۆمان لە پەرلەمانی کوردستان کە ڕووماڵی دانیشتەکانی پەرلەمان لێرە لەو توێژینەوەیشدا بە وردی باسی مێژووی ڕووماڵکردنی دانیشتەکانی پەرلەمان کراوە، هەم هەرێمی کوردستان هەم ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو لە بەریتانیا، ئەمریکا، لە نیوزلەندا، ئوسترالیا هەموو ئەو بابەتانە تێدا وەکو نمونە هاتۆتەوە. بەڵام بە چەند قۆناغێک ڕووماڵی دانیشتنی پەرلەمان لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە. لە ساڵی لە خولی یەکەمدا دیارە تۆمار دەکرا توانای ڕاستەوخۆ نەبوو، بەڵام لە خولی دووەمدا بۆ یەکەم جار ڕووماڵی دانیشتەکانی پەرلەمان ڕاستەوخۆ پەخشکرا کە ئەمەش دەستکەوتێکی گرنگ بوو بۆ ئەو کات بەبێ بڕین بەبێ هیچ مۆنتاژکردنێک ڕاستەوخۆ لە بەهاوکاری کەناڵی نەورۆز کە کەناڵی حکوومەتی هەرێمی کوردستان بوو وەختێکی باشیان تەرخان دەکرد بۆ ڕاستەوخۆ گواستنەوەی دانیشتەکان. بەڵام دوای ئەوە گۆڕانکاری بەسەرداهات بێگومان ڕێژەی یاخود دروستکردنی ڕایگشتی لەلایەن کەناڵەکانەوە پەیوەستە بە چەند فاکتەرێکەوە، لەوانە جۆری کەناڵەکە، سیاسەتی کەناڵەکە، هەروەها ئەو مەساحە زەمەنی کە تەرخانی دەکات بۆ ڕووماڵکردنی دانیشتەکان، شێوازی ڕووماڵکردنەکە ئایا تا چەند بابەتیە، تا چەند بێلایەنانە ڕووماڵەکەی کردووە. ئەمانە هەموو ڕۆڵ دەبینن لەوەی کە تا چەند کاریگەریەکانی دروستکردەوە. ئایا ئەو پرسانە چین کە ئەو کەناڵانە کاریان لەسەر کردەوە بۆ ئەوەی لای خەڵک جێی بایەخ بێت، چونکە توێژینەوەکە لەسەر سێ بەش پێکاتوە یا لە سێ بەشی لە خۆ گرتووە. توێژینەوەیەکی مەیدانیمان هەیە کە سامپڵی توێژینەوەکە لە سێ پارێزگای هەرێمی کوردستان 462 سامپڵ وەرگیراون لە سێ دەستە بژێری جیاواز کە ئەوانیش سیاسەتمەداران و یان نخبەی سیاسی و لەگەڵ مامۆستایانی زانکۆ و هەروەها هونەرمەندان لە هەر سێ پارێزگاکەی هەرێم وەرگیراون. ئەمانە ڕاوبۆچوونی خۆیان لە سامپڵی توێژینەوەکە لە مەسحی گشتی و ڕاپرسی گشتیدا خستۆتە ڕۆ. ئەو دەرەنجامانە ڕاوبۆچوونی ئەو بەڕێزانن کە لە سامپڵی توێژینەوەکە وەرگیراون. بۆیە ڕۆڵی کەناڵەکان، بینینی کەناڵەکان ئایا تا چەند ئەو سامپڵی توێژینەوەە بایەخیان پێداوە، بە تەکید ئاستی جیاواز و دەرەنجامی جیاوازشی لێکەوتۆتەوە. و هەروەها توێژینەوەیکی ترمان هەیە کە توێژینەوەی بابەتیانە بووە یا ناوەڕۆکی توێژینەوەی ناوڕۆک تەحلیلی مەضمون بووە بۆ ئەو بابەتانەی کە هەر سێ کەناڵ لە ماوەی دیاریکراودا. ئێمە توێژینەوەکەمان لە ماوەی نێوان 1/9/2021 کە تاوەکو سیویەکی 12/2021 بووە کە ئەمە خولی دانیشتەکانی پایزەی پەرلەمانی کوردستانە. لەو ماوەیەدا ئێمە ئەو سێ کەناڵەمان بە توێژینەوە وەگرتووە. هەڵساین بە
چاودێریکردنی ڕووماڵکردنی ئەو کەناڵانە لە سەعات نۆی بەیانیەوە هەتا وەکو سعات 2 پاشنیوەڕۆی ڕۆژانی دانیشتنی پەرلەمان ئێمە 13 دانیشتن لەو ماوەیە ئەنجام درراوە هەر کەناڵێک 65 سعات چاودێری کراوە و بابەتەکانی تۆمار کراوە لە ماوەی نێوان سعات 9 هەتا وەکو سعات 2 پاشنیوەڕۆ بەگشتی هەرسێ کەناڵەکە 195 سعات ئێمە چاودێریمان کردووە و دوای ئەوەی ئەو بابەتانی وەرمانگرت شیکردنەوەمان بۆ کرد دەرکەوت کە نزیکەی 38 سعات دانیشتنی پەرلەمان خۆی بەڕێوە چووە 38 سعات گفتوگۆ لە نێو پەرلەمان بە 13 دانیشتن کراوە بە پێی و ئەرشیفەی لە ڕاگەیانی پەرلەمانی کوردستان دەستمان کەوت بەڵام ئەوەی کە دەرکەوتووە 14 سعات و چەند دقەیەک ینی 12 دقەیەک ڕووماڵی دانیشتەکان لەلایەن هەرسێ کەناڵەوە کراوە ئەوەی جێی بایەخ و گرنگە ئەوەیە کە کەناڵی کورسات ینی 4 سعات و چەند خولەچێک بایەخی بە دانیشتەکانی پەرلەمان داوە بە پلەی دووەم دێ لە کەناڵەکانی کە بایەخیان بە ڕووماڵی دانیشتەکانی پەرلەمان داوە ئەو هوەرانە چین کە کاری لەسەر کراوە و بایەخی پێدراوە لەلایەن کەناڵەکانەوە بە تەکید ئاستی جیاواز هەبووە ئاراستی بەڕێستام کەم لە کاتی ئەوەی دەنگت زۆر کەم دێ کاک تاریخ ئێستا گوێبیستی دەنگی منی بەڵێ ئێستا گوێم لێتە دەمەوێت باس لەو دەرئەنجامە بکەین باس لە کاتی ڕووماڵ و هەروەها با بڵێن ماوەی ڕووماڵکردن کردووە لە میدیاکاندا ئەو دەرئەنجامی کە پێی گەیشتویت ئایا ئەو سێ توێژەی کە مامۆستایانی زانکۆوە هاوکات چەند توێژێکی دیکە ڕاپرسیان کرد ینی لە توێژینەوەکەدا ڕۆڵیان هەبووە تایبەت بە ماوەی ڕووماڵکردنەکە و هەروەها کاتی ڕووماڵکردنەکە بۆ چوونیان چی بوو دەرەنجامەکان لەمڕۆوە بەچی دەگەن بەڵێ کات و ماوەکات باسم کرد ینی هەمووی 14 سعات و 11 خولەک هەرسێ کەناڵ باشە کاتەکەیان ئەوەی کە ئێمە من مەبەستمە کاتی ڕووماڵکردنەکە و ماوەی ڕووماڵکردنەکە بە پێی ئەو دەرەنجامی پێگەیشتووی کاتێکی گونجاو بووە با بۆت باس بکەم ئێستا بۆت باسەکەم وەکو باسمان کرد 38 سعات هەموو دانیشتەکان بووە لەکە 13 دانیشتنە تیایدا هەرسێ کەناڵ بەیەکەوە 14 سعات و 11 خولەک ڕووماڵیان هەبووە لە نێویشیاندا بە نسبەی جیاواز مەسەلەن کورسات 14 سعات و 14 خولەکی هەبووە بە پلەی دووەم دێ هەروەها بە نسبەت تەوقیتەکەی ئایا ئەو وادەیەی کە پەخشی تێدا کراوە بە پێی ڕاپرسی گشتی کە بۆ سامپڵی توێژینەوەکە 462 سامپڵ بەشداریان تێدا کردووە دەرکەوتووە بەشی زۆری بەشداربووان پێیان وایە ئەو کاتێک کە ئێستا پەخشی تێدا دەکرێت بۆ دانیشتەکانی پەرلەمان گونجاو نییە بەڵکو بەشی زۆریان 73% داوا دەکەن کە ئەو کاتە بگۆڕدرێ و شەوانە پەخشی دانیشتەکان بەڕێوە بچێ و یاخود بە پلەی دووەمیش ئەوانە دێن کە داوا دەکەم پێیان باشە کاتەکەی بگۆڕدرێت بۆ دوای نیوەڕۆواتە لە کاتی ئێواران و لە دوای عسرەوە پەخشەکە دەست پێ بکە لەبەرچی لەبەر ئەوەی پێیان وایە بەشێکیان پێیان وایە کە سەرقاڵی ئیش و کارن و ئەم کاتێک کە دیاری کراوە کاتی سەرقاڵی خەڵکە بە دەوامی خۆی بە کار و کاسبیەکانی بۆیە کەمترین کاتیان هەیە بۆ ئەوەی سەیری دانیشتەکانی پەرلەمان بکەن لە بەیانیاندا ئەمە یەکێکە لەو دەرەنجامانەی کە ئێمە پێگەیشتون و هەروەها پێشنیاری ئەوەیان کردووە کە زۆرترینیان لە کاتی شەودا دانیشتەکانی پەرلەمان بەڕێوە بچێ و هەروەها گرنگیش بەوە دراوە کە هەمویان بە نسبەیەکی زۆر زیاتر لە 73% پێیان وایە کە پێویستە دانیشتەکانی پەرلەمان ڕاستەوخۆ پەخش بکرێ بەبێ ئەوەی هیچ دەستکاری و مۆنتاجێک بکرێتن ئەمەش یەکێکە لە دەرەنجامەکان چونکە بەڵێ بەڵێ تایبەت بە هوەری دانیشتنی هەواڵ وارووا جۆری ڕووماڵەکان لە توێژینەوەکەدا بە چ بابەتێک گەیشتویت بەڵێ لەبارەی هوەرەکان ینی ئێمە سیرمان کرد دوای شیکردنەوەی ناوەڕۆکی لایەنە دیراسیەکەماندا دەرکەوت کە هەواڵ 11 خولەک بۆ نمونە ئەم باسی کەناڵەکە باسی کورسات بکەم ینی هەواڵ ژانرەکانی هەواڵ و راپۆرت و کۆنگرێ ڕۆژنامەنووسی و چاوپێکەوتن و هەروەها بە پچر
ڕووماڵکردنی ڕاستەخۆی دانیشتەکان مەسەرەن بۆ نمونە کەناڵی کورسات ئەو کاتی دانیشتم دەست پێ دەکات بابەتێکی گرنگ چەند خولەچێک خۆی دەگوازێتەوە پەخشەکەی دەگوازێتەوە دێ دانیشتەکە دەگوازێتەوە و نەقل دەکا و ڕاستەخۆ پەخشی دەکات بەڵام ئەمە چەند خولەچێک بەردەوام دەبێ بۆ نمونە لە نێوان دوو خولەکە تاوەکو 5 خولەک کەم هەبووە گەیشتە 10 خولەک لە سەریەکەوە هەروها کەناڵەکانی تریش بەم شێوەیە یعنی بە پچری دانیشتنی ڕاستەخۆ بەڕێوە چووە بەڵام ئەم نەگەر مادام ئێمە لە کەناڵی کورساتەوە باسەکەین کەناڵی کورسات ئەگەر باس لەو ژانرانە بکەین هەواڵ لە ماوەی توێژینەوەکەی ئێمەدا دەرکەوتووە لە هەواڵدا لە ماوەی توێژینەوە لە ماوەی ئەو 4 مانگەل بۆ ئەو 3 دانیشتنەدا لە هەواڵدا کورسات 11 خولەک و 28 سانیەی تەرخان کردووە بە پلەی دووەم دێ لە نێو سێ کەناڵەکە لە راپۆرتدا 35 خولەک و 42 سانیەی تەرخان کردووە بە پلەی سێم دێ لە ناو کەناڵەکان لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا کورسات بە پلەی یەکەم دێ کە زۆرترین ماوەی بۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسی لە چاو کەناڵەکانی تر کە ڕوودا و ئێنارتین بۆ کۆنگرەی ڕۆژنامەنووسی تەرخان کردووە کە سەعاتێک و 18 خولەک و 42 چرکەیە لە هونەری چاوپێکەوتندا کورسات سەعاتێک و 12 خولەک و 16 چرکەی تەرخان کردووە کە بە پلەی دووەم دێ لە ڕووماڵی دانیشتنی پچردا کورسات بە پلەی سێهەم دێ بە 56 خولەک و 55 چرکە تەرخانی کردووە بۆ ڕووماڵی دانیشتەکان هەروەها ئەم ڕێژەیە بە شێوەی جیاوازش لە کەناڵەکانی تردا بەڵام ئەگەر لە من دەپرسی ئایا ئەو شێوازی ڕووماڵکردنە ئەو دەرەنجامی من پێگەیشتوم لە هەر سێ کەناڵەکەدا کە پچر بووە بۆ دانیشتەکانی پەرلەمان ڕۆڵ و کاریگەری هەیە من پێم وایە ئەو ڕۆڵ و کاریگەریە بەو هێزە بەدەر نەکەوتووە بەڵێ ئەو ڕۆڵ و کاریگەریەی میدیاکان لە دروستکردنی ڕایگشتیدا بە باشی دەرنەکەوتووە چونکە دەرەنجامی مەسحی مەدانی کە ڕووپێوەکە پرسیارمان لە سامپڵەکانی توێژینەوە کردووە لە 462 کەسەکە کردووە ئەوان بە ڕاو بۆچوونی ئەوان تا ڕادەیەک ئەم شێوازە تا ڕادەیەک ڕۆڵی هەبووە لە دروستکردنی ڕایگشتی لەسەر پرسەکانی کە پەرلەمان گفتوگۆی لەسەر کردوون کۆمەڵێک پرسی گرنگ لە ماوەی ئەم توێژینەوەیەدا لە پەرلەماندا قسە و باسی لەسەر کراوە بەڵام گرنگترینیان هەر لێرەش وەکو دەرەنجامێک بۆتان و بۆ بینەرانیش باسی دەکەین گرنگترین ئەو پرسانە چی بوون کە لای سامپڵی توێژینەوەکە گرنگ بووە یەکەمیان قەیرانی موچە و دەرماڵەی فەرمانبەران و نەناردنی بودجەی ساڵانەی هەرێم بۆ پەرلەمانی کوردستان ئەمانە پرسی گرنگ بوونە لەگەڵ چەند پرسێکی تری گرنگ لەوانە دۆسیەی نەوت شەفاف نەبوون لەو بوارەدا مەسلەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کێشە و ناکۆچەکانی ناوخۆ پاشەکشەی ئازادی و خۆپیشاندان و ئەو بابەتانە ئەمانە پرسی گرنگ بوون کە بەلای جەماوەرەوە لەلایەن کەناڵەکانی ڕاگەیاندنەوە زۆرترین بایەخی پێدراوە و لای جەماوەریش جێگەی بایەخ بووە بۆیە بەم شێوەیە ینی ئەگەر قسە لەسەر ئەو بابەتە بکەین بەڵێ دیدو بۆچوونەکان جیاوازە تێڕوانی کەناڵەکانیش جیاوازە لە بیریشمان نەچێ ئاراستە و سیاست و فەلسفەی هەر کەناڵێک تێڕوانینیان بۆ دانیشتەکان و بۆ ئەو پرسانەی گفتوگۆی لەسەر کراوە ڕۆڵی هەبووە لەوەی کەناڵێک لە کەناڵێکی تر زیاتر بایەخ بە پرسەکە بداتن باشە کاک تاریخ تایبەت بە ئاستەنگەکانی ڕووماڵکردن لە توێژینەوەکەدا باسی لەسەرکراوە پەنجەخراوەتە سەر ئاستەنگەکانی ڕووماڵکردنی دانیشتەکانی پەرلەمان بەڵێ بەتەکید ئێمە فەصلێکی تایبەتمان هەیە بەشێکی تایبەتمان هەیە بۆ ئەو ئاستەنگانەی کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووس و کەناڵەکانی ڕاگەیاندن بوونەتەوە چونکە بە حکمی ئێمە فۆرمێکیشمان دابش کرد بۆ 39 ڕۆژنامەنووس کە لە نێوان ڕۆژنامەنووس و وێنەگر و ئەوانە بوون کە بەردەوام دێنە پەرلەمان نوێنەراتی کەناڵەکان دەکەن تیایدا 34 فۆرم دروست بوون کە مەرجی زانستیان تێدا بوو لە ئەنجامی ئەم فۆرمەدا کۆمەڵێک شت و دەرەنجاممان بۆ دەرکەوت کە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسەکان پێیان وایە تا ئێستاش وەک پێویست هاوکاریەکان یا مەرجەکانی پابندبوون بە ڕووماڵکردن شوێنەکانی دیاریکردنی ڕووماڵکردن وەک پێویست دابین نەکراوە بۆ نمونە تا ئێستا شوێنی پرێس کۆنفرانس ئەگەر خۆشتان ئاگاتان لێ و لە ڕێ پەیامنەرەکانیشتانەوە دەزانن شوێنی پرێس کۆنفرانس دوو شوێن هەبوو پێشتر لە پەرلەمان یەکێکیان لە ساڵی خوارێ ئەمە شوێنی پرێس کۆنفرانس بوو شوێنێکی تریش لە هۆڵی نزیک پەناگیری کە شوێنی پرێس کۆنفرانسی دەستەی سەرۆکایەتیە سنتەری میدیاشمان هەیە لە خوارەوە
ئەم سنتەری میدیای لەبەرەوەی شوێنەکەی لە لاچەپ کەوتووە ناتوانن ڕۆژنامەنووسان لەوێ پرێس کۆنفرانس بۆ ئەندامان و شاندەکانی کە دێنە پەرلەمان ئەنجام بدەن بۆیە دێن لە بەردەمی دەرگەی سەرەکی پەرلەمان زۆر جاروەیە بە سەرما بە گەرما ڕۆژنامەنووسەکان تووشی کۆمەڵێک کێشە و سەرما و گەرما دەبن و ینی لە دۆخێکی نەخوازرا و کارەکانیان ئەنجام دەدەن و هەروە شوێنێکی ڕێکوپێک نییە کە هەموو مەرجەکانی تەکنیکی و ئارامی دانیشتن و بە ئیسراحات ڕۆژنامەنووس بتوانێت پرسیاری خۆی بکە و بابەتەکان بوروژێنی بۆیە ئێمە داوامان کردو یەکێک لە پێشنیارەکانیشەوەیە کە شوێنی پرێس کۆنفرانس و سنتەری میدیا بگوازێتەوە بۆ شوێنێکی باشتر بۆ ئەوەی نزیک بێ بتوانن ڕۆژنامەنووسان بتوان بە ئاسانی دەستیان بە پەرلەمانتاران بگە ئەوانەی دێنە نێو پەرلەمان واتە ئەو هۆڵە بگوازێتەوە بۆ نێو پەرلەمان کە نزیک بی لە هۆڵی دانیشتەکانی پەرلەمان ئەمە یەکێکە لە ڕاستپاردەکانی کە ئێمە داوامان کردووە کاری لەسەر بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر تارق جەوهەر کە بەڕێزیان چاودێری سیاسی و هەڵگری بڕوانامەی دکتۆر هەروە ببوورە یەک خاڵی تر مابوو یەک خاڵی تر ئەگەر یارمەتی هەبی فەرموو ینی ئەباس لە ئاستەنگەکان بکەن یەکێک لەوانەی کە لەم خولەدایە لە خولی پێنجەمدا ئاستەنگ بوو مەسلەی ڕێگریکردن بوو یا مەجال نەدان بوار نەدان بوو بە وێب تیڤیەکان بە سوۆسیال میدیاکان کە بێنە نێو پەرلەمان بەهۆی هەندێک کێشەکە دروست بوو لە سەرەتاوە ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە ڕۆژنامەنووسەکان تەکیدیان لەسەر کردبەوە ئەوانەی کە سامپلی توێژینەوەکە بوون داوایان کردبوو کە پێویستە ڕێگە بە یەکسانی ڕێگە بە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی بیسترا و بیندرا و هەروەها چاپکرا و لەگەڵ میدیای ئەلکترۆنیش بدرێ بە هەموو شێوازەکانیان وەکو یەک بتوانن بێن ڕووماڵی دانیشتەکانی پەرلەمان بکەوە یەکێک لەو تەوسیاتانەی ئێمەش کە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەرزمان کردوتەوە ئەوەیە کە پێداچوونەوە بە مەرجەکان و ڕێنماییەکانی ڕووماڵکردن و دروستکردنی بازەکان و هەروەها بە بواردان بۆ ئەوەی ڕۆژنامەنووسان بتوانن لە نێو هۆڵی دانیشتەکانی پەرلەماندا ئامادە بن ئەمانە کۆمەڵێک تەوسیە هەروە دووبارە دامەزرانەوەی کەناڵێکی تایبەت بە پەرلەمان هەرچەندە ئێستا کەناڵێک هەیە کەناڵی لۆکالی هەیە تەنیا دانیشتەکانی پەرلەمانی لێ پەخش دەکرێت و تەڕەدودەکەی دەدرێت بە کەناڵەکانی تر بۆ ئەوەی لێ وەربگرنەوە بەڵام ئێمە داوامان کردووە پێویستە کەناڵێکی تایبەت هەبێ چونکە کەناڵی تایبەت دەتوانێت ڕۆشنبیری و دیموکراسەتی پەرلەمانی و داڕشتن و ڕۆشنبیری داڕشتنی یاساکان لە هەرێمی کوردستان زیاتر بڵاو بکاتەوە و پەیوەندی نێوان هاوڵاتی و پەرلەمانیش ڕێی کەناڵێکی تایبەتی پەرلەمانیەوە لە ڕێی کۆمەڵێک بەرنامە و ژانری تایبەت بە هونەرەکانی ڕۆژنامەنووسی لەوێ پەیوەندیەکان لە نێوان جەماوەر و لە نێوان پەرلەمان دروست بکرێت لە بیریشمان نەچێ زۆر جار ڕووماڵی ڕاستەخۆی دانیشتەکان یەکێک لە دەرەنجامەکان کە جەماوەر جوابی داوەتەوە دەڵێ بەشێک لە پەرلەمانتاران ئیستیغلالی پەخشی ڕاستەوخۆ دەکەن بۆ خۆ نمایشکردن بۆ ئەوەی خۆیان بکەن بە ئەستێرەیەک لە نێو دانیشتەکانی پەرلەماندا ئەمانش زۆر جاروە دەکات ئەندامی پەرلەمان دوورکەوتەوە لە بابەتی بوون لەوەی کە بە شێوەیەکی بابەتیانە کار لەسەر ئەو پرسە بکە هەروەها خاڵێکی تری گرنگ کە ئێمە پێگەیشتون ئەوەیە کە جەماوەر پێی باشە دانیشتەکانی پەرلەمان ڕاستەوخۆ پەخش بکرێت بۆ ئەوەی لە ئەنجامی ئەو ئەدائی کە ئەندامی پەرلەمان و کوتەلی سیاسی پێشکەشی دەکەن لە نێو پەرلەماندا جەماوەر بەرچاوی ڕوون دەبێت بۆ ئەوەی لە خولی داهاتوی هەڵبژاردندا بزانی دەنگ بە کام پەرلەمانتار دەدا و دەنگ بە کام لیست دەدا و بۆشی دەردەکەوێت کام لیستە کام پەرلەمانتارە زیاتر لە بەرژەوەندی و خەمی هاوڵاتی و دۆسیەکانی گەندەڵی و شەفافیەت و باشکردنی بار و گوزەرانی خەڵکدا بووە. بەڵێ دووبارە سپاس بۆ بەڕێستان دکتۆریان سپاس بۆ دکتۆر تارق جەوهەر کە بەڕێزیان چاودێری سیاسی و هەڵگری بڕوانامەی دکتۆران سپاس بۆ بەڕێستان.